دوای بێهیوابوونی لە حکومەت و دابیننەکردنی هیچ بودجەیەک بەڕێوەبەرێتی هاتوچۆی دەربەندیخان ڕوو لە خێرخوازان و خۆبەخشانی شارەکە دەنێت و داوا دەکات بەدەم نۆژەنکردنەوەی ڕێگاوبانە دەرەکیەکانی دەربەندیخان سلێمانی و دەربەندیخان گەرمیانەوە بێن بە ئامانجی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەمە لە کاتێکدایە بەهۆی جێگیری کەشوهەوا وەرزی هاوین بە دەرفەتێکی باش دادنرێت لەلایەن هاتوچۆی دەربەندیخان تاکە لێنەکانی ڕێگاوبان لە سنوورەکەدا پڕ بکرێتەوە. وەک وەڵامدانەوەیەکیش بۆ بانگەوازەکەی هاتوچۆی دەربەندیخان بەشێک لە گەنجانی خۆبەخش لە هەنگاوی یەکەمدا لۆفەی بیرکێ کە لۆفەیەکی مەترسیدارە و ساڵانە بەهۆیەوە دەیان ئۆتۆمبیلی بچووک و بار هەڵگر دەکەونە شیوەکەوە نۆژەن دەکەنەوە. و ئێمە ڕۆژانە لەسەر ئەم جادەی چەندی ڕووداوی نەخوازرا و ڕوو ئەدات لەسەر ئەم جادەیە بەڕاستی ئێرە زۆر جادەیەکی زۆر خەتەرە و لە پشتی کامێراکەوە وەک ئەیبینن ئەو سادرەی کە دروستمان کردو ئێستا پێش ئەوەی سادرەکە دروست بکرێت لەوێ نزیکەی 50 بۆ 60 متر ئەو شیوە قوڵایی بوو لە ڕاستیا وەک ئەوەی دەیبینن لێرەوە ئەو شۆفێرە بارهەڵگرانەی زۆر کە دێنە خوارەوە بەهۆی نەبوونی ئستۆپەوە یان بە هەر ڕووداوێکی دیگە دەکەونە خوارەوە لێرە. ئێمەش دوای ئەوەی هەستمان بەو مەترسیە گەورەیە کردوە وەکو چەند خۆبەخشێکی شاری دەربەندیخان هەستاین بە دروستکردنی سادرێکی خۆڵ لێرەدا. ئەم سادرە خۆڵە ئەتوانێت تا ڕادەیەکی زۆر باش و هەم زیانی گیانی و هەم مادیش کەم کاتەوە بەڕاستی. چارەسەری گرفتی لۆفەکە و دوورخستنەوەی مەترسیەکانی لەسەر گیانی شۆفێران خۆی لە داتاشینی بەشێک لە دامێنی چیاکە و هەڵچنینی بربەستی خۆڵدا دەبینێتەوە تا سنوورێک بۆ تلۆربوونەوەی ئۆتۆمبیل لەو لۆفەیە دابنرێت کە بەهۆیەوە تا ئێستا دەیان ئۆتۆمبیل کەوتونەتە شیوەکە و چەندین شۆفێریش گیانە لەدەستداوە. ڕووداوەکانی ئەم سنوورە و بەتایبەتی ئەم مەوقیعە وای کرد ئێمە لە خەمیەوە دابین چارەسەرێکی پێویست بدۆزینەوە لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکانەوە بەداخەوە نەتوانراوە پێویست چارەسەر بکرێ. بەڵام خۆشبەختانە لەلایەن کۆمەڵی گەنجی شاری دەربەندیخانەوەها بە هاوکاری ئالیاتی سەرۆکاتی شارەوانی دەربەندیخان و لەژێر چاودێری ئەمە خۆمان وەکو هاتوچۆی دەربەندیخان توانیمان ئەو لۆفە مەترسیدارەی کە لەسەر ڕێگای دەربەندیخان وارماوە هەیە ئەو لۆفە چارەسەرێکی پێویستی بە بڕین چارەسەری بۆ بکەین هەروەها پاشماوەی لۆفەکە بکەینە قەراقی شەقامەکە و داخستنی چەمی بیرکێ کە زۆرێک لە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لە ڕووداوەکانی هاتوچۆدا بەرەبوونەوە بۆ ناو ئەو چەمە ئەمە وای کردووە توان بڵێم لە داهاتوودا ڕووداوەکان بچوو کاتەوە قوربانیەکان کەم کاتەوە بۆی کە بتوانین تا حدێک ئەو گرفتەی لە ڕابردووە بۆ لە داهاتوودا دووبارە نەبێتەوە. نەبوونی بودجە تەنیا کارەکانی نۆژەکردنەوەی لۆفەی بیرکەی پەک نەخستووە بەڵکو بەشێک لە ڕێگای وارماوە دەربەندیخان کە دووسایت کراوە بەهۆی خەرجنەکردنی بودجەی پێویست لەلایەن حکومەتەوە کۆمپانیای جێبەجێکار بەڕووی شۆفێراندا دایخستووە و ئێستا جوتیارانی شارە زوور بۆ ڕۆکردنی دانەوێڵە بەکاری دێنن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ڕێگای دەربەندیخان وارماوە.